بەڵێ بەردەوام ببین لەگەڵتانە سەبارەت هەر بەم ڕووداوەکە ڕووی داوەخنکانی هاوڵاتی و جگە لەمە باوکو کوڕێکن ئەم دوانە بەیەکەوە هەروەکو تەیفور ئاماژەی پێکرد ئەوەیە کارەساتەکە کە باوکەکە چووە هەوڵی ئەوە بدات کە نەهێڵە کوڕەکەی بخنکێت ڕزگاری بکات کەچی خۆی خنکاوە. بێگومان گفتوگوی زیاترەکەین بۆچی تاوکو ئێستا هاوڵاتیان گەشتیاران لە ڕووبار و شوێنە گەشتیارەکان بە بێترس مەلە دەکەن یاخود لەو شوێنانەی کە ئاماژەشی پێکراوە کە نابێ نزیکەونەوە هەر نزیکەکەونەوە بۆ ئەم بابەتە لەگەڵ مقەدەم سەرکەوت کاڕەش بەڕێوەبەری ڕاگەیاندنی بەرگری شارستانی هەرێمی کوردستان گفتوگۆکەین بە خێراتن تاکەین ڕێز مقەدەم. بێگومان هەر ئامارێک لە ساڵێکا کە باسەکرێت لە هەر دام و دەستگایەکی حکومی بێ 6 مانگی بەسەر تێپەڕێجا ئاماری یەکەم ئەدرێت بەڵام هێشتا ئێمە 5 مانگی یەکەممان لە سەرەتای ساڵ بڕیوە تاوەکو ئێستا 26 کەس لە ئاو ڕووبار و چەم و ئەو شوێنانێک کە شوێنی سەیرانگان خنکاونە مە ڕێژەیەکی زۆرە بۆ خۆی مە هۆکاری بۆ چیە گەڕێتەوە بەسم لە هەموو هەرێمی کوردستانە هەوڵاتانی هەرێمی کوردستان ئاستی هۆشیاریان لەو ئاستەنیە یاخود ڕووبار و چەم و ئەو شوێنانێک کە شوێنی گەشتیارین مەترسیدارن لە هەرێمی کوردستان. بەڵێ زۆرترین ڕێژەی خنکان بەداخەوە ئەمسا لە سنووری پارێزگای سلێمان و ئیدارەی سەربەخۆی ڕاپەڕینە و کۆی گشتی لەسەر ئاستی هەرێمی کوردستان تا ئێستا 26 کەس خنکاون لە ئاو لە هەموو ئەو سنووری جوگرافیایی ئاوی لێ لە هەرێمی کوردستان. بەداخەوە سەرەتای وەرزی گەرما دەست پێ دەکات ڕێژەکان و ئامارەکان بەرزن 26 کەس لەو کاتانی ئێستادا بە بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو ڕێژەکەی زۆرە. خۆی ئەم حاڵەتانەی خنکان کە ڕوودەدا لە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان زیاتر بە دەگمەن نەبێت خەڵکی ناوچەکە بن زۆربەی زۆری خەڵکی پارێزگاکانی تر و خەڵکی گەشتیارن. اینجا کورد بێت دانیشتوی هەرێم بێت یاخود ناوەڕاست و باشووری عێراق بێت. لە شارەزایی شوێنەکە سنووری جوگرافی شوێنەکە جۆری ئاوەکە ئەمانە بە پلەی یەکەم هۆکاری سەرەکی خنکانی هاوڵاتیانن. هەر ناوچەیەک لە هەرێمی کوردستان کە ئاوی هەیە سروشتێک بوو تایبەتمەندێکی خۆی هەیە. بۆ نمونە قەزای خەبات و ئازەی گەورە لەگەڵ زەی بچووک جیاوازێکی ئێزگار زۆریان هەیە. سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران و جۆری ئاوەکە و ڕووبارەکەی جیاوازە. ئەمانە وا دەکات کە هاوڵاتی ئەگەر شارەزایی تەواوی نەبێت لە سنوورەکە هەر کار و کردەوەی گەنجان بدات بە پێچەوانەوە ژیانی دەکەوێتە مەترسی بە تایبەت مەلەکردن. و هاوڵاتیان کاتێکە دەچن بۆ گەشتکردن بە تایبەت ئەوانەی کە دەخنچێن بەم ساڵ و ساڵانی ڕابردوو زیاتر لە تەمەنێکی دیاریکراون تەمەنی هەرزەکارین. یعنی ئەم تەمەنە گوێ بە هیچ شتێک نادات بێگومان سەرکێشیەکە و گوێ بە مەترسیەکان نادات. ئەمانە هۆکاری سەرەکین کەوا دەکات زیاتر گەنجانمان بخنچێن بە تایبەتی لە زەی گەورە. حاڵەتی دووەمی خنکانمان هەیە لە هەرێمی کوردستان لە بەنداوەکان. من بە نمونە باسکەم بەنداوی دوکانە دەربەندیخانە دهۆکە لەمانەش حاڵەتی خنکانمان هەیە و حاڵەتی خنکان بەداخەوە زۆر ڕوو دەدەن. باش ئەگەر بینە سەر ڕووبارەکان ئێستا بۆ نمونە بەنداوەکان تا ڕادەیەک وەک ئاماژەت پێکرد خەڵک دەزانێ ئاوێکی قوڵە بەڵام ڕووبارەکان ئاوێکی بەردەوامەکە ئەڕات خەڵک پێی وایە قوڵایەکی وانیە کەچی لە پڕ بەرەو ناو قوڵایی ئەڕات. چ تابلۆیەک چ ڕێنماییەک بۆ گەشتیاران هەیە لەو ناوچانە دووریەکەی چەندێکە لە شوێنەکە بۆی کە هاوڵاتی بزانە لەو دووریەوە ئیتر نابێت زیاتر بچێتە پێشەوە ئەو ڕێنماییەکە دانراوە چین ئایا پێویستی شەکالەوە زیاتر هەبێت ڕێنمایەکان؟ هەموو بەڕێبەرایەتەکانی بەرگری شارستانی لە چەند ساڵی ڕابردوو لە سەرەتای ئەم ساڵیشەوە تابلۆی قەدەغەکردنمان لەو شوێنانە داناوە کە مەترسی مەلەکردنی لێە. ناوچە گەشتیارەکان ئەوانە خۆیان پابەند دەکرێن لە سنووری جوگرافی خۆیان تابلۆ هەڵبواسن و کەسانی شارەزا و مەلەوان لە شوێنەکە هەیە بۆ گەر هەر حاڵەتێکی نەخوازرا ڕوو بدە لەو شوێنێک کە گەشتیاریە بتوانن زوو بەهانای هاوڵاتیان بچن. بەڵام حاڵەتێکی ترمانێ بۆ نمونە ڕزەی گەورە زەی گەورە ئەو ڕێڕەوە درێژەی کە هەیەی لە هەرێمی کوردستان و تا دەگاتە قەزای خەبات و گوێڕ و سنووری حکوومەتی عێراقی لەم شوێنانە کارگەی چەگل و قوم و
ئەمانەی تێدا کە ئەمانە ساڵانە کار دەکەن ڕێڕێوی ئاوەکە دەگۆڕن و هەندێک شوێن هەیە تەنکاوە و دەبێتە قوولایەکی ێزگار زۆر. ئەمە لەم شوێنانە تابلۆی ئاگادارکردنەوەمان هەڵواسیەوە و زۆرترین حاڵەتی خنکانیش لەم شوێنانە ڕوودا. ئەگەر کەسەکە نە شارەزاویتن یاخود شارەزای ناوچەکەش بیتن هەر مەترسی دەکەوێتە سەرجانی لەبەرەوەی ئەو قوڵایەیە کە دروستی کردی ئەو کارگەیە بە هیچ شێوەیەک نابێت مەلەی تێدا بکرێت. بەڵام بە پێچەوانەوە لە ساڵانی ڕابردوش بەداخەوە زۆرترین حاڵەتی خنکان لەم شوێنانە ڕوودەدا. ئێمە تابلۆمان هەلواسیوە لە هەموو ئەو شوێنانەی کە سنووری جوگرافی ئاویان هەیە و مەترسی مەلەکردنی تێدایە. بەڵام بەداخەوە زۆر جار دەبینین ئەو شوێنەی تابلۆی لێ هەلواسە ڕێک لەو شوێنە مەلە دەکەن یاخود ئێمە ئەمڕۆ تابلوانە هەڵدەواسین پاشتن ڕۆژێکی تیمەکانمان دەچن سەردانی ئەو شوێنانە دەکەن دەبینن تابلۆکان شکێنراوە بەداخەوە. باش بەڕێز مقەدەم بوونی ڕێبەری گەشتیاری چونکە جەنابەت ئاماژەت بۆ کرد ئەوەی کە زیاتر تووشی ئەو ڕووداوانە بن خەڵکانێکن کە خەڵکی خودی ناوچەکە نین یان لە پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عراقەوە هاتون یا لە پارێزگاکانی دیکە بێگومان زۆر جاریش لەگەڵ گروپ هادن بوونی ڕێبەری گەشتیاری لە کاتی وایە چەندە گرنگە بۆ ئەوەی کە ئەو گەشتیارانەی کە ڕۆشتون خۆشیەکان لێ نەبێ بە ناخۆشی تایسە بۆ ئەمە چی کراوە؟ بەڵێ بەنسبەت هەرێمی کوردستان خۆمان ئەو شوێنانەی کە مۆڵەتی گەشتیاری وەردەگرن لە دەستەی گەشت و گوزاری هەرێم ئەمانە پابند دەکرێن بە کۆمەڵێک خاڵ و ڕێنمایی یەک لەم خاڵانە ڕێبەری گەشتیاریە خاڵێکی تر بوونی کەسی مەلەزانە بە تایبەت ئەگەر سنوورەکە ئاوی تێدابێ ئەمانە پابند دەکرێن بە هەموو ئەو خاڵانەی کە لە دەستەی گەشت و گوزار کە بە هاوبەشی لەگەڵ بەلگری شارستانی و هەموو ئەو لایەنانەی پەیوەندیدارن ئەم ڕێبەریە دانراوە ئەو سنوورە گەشتی ئەو شوێنە گەشتیارە بە هەموو شوێک پابندە بەو خاڵانەی کە مۆڵەتی پێوەرگرتووە. بەڵام گرفتێکەیە ئەو گەشتیارانەی کە بە گروپ بە تایبەت لە ناوەڕاست و خواروی عێراق بە تایبەتی لە ئێستاوە دەست پێ دەکات چونچی وەرزی خوێندن کۆتایی پێ هاتووە ئیدی گەشتی زۆر بۆ هەرێمی کوردستان دەکەن و زۆر ئەوانەی لە ناوەڕاست و باشووری عراق و زیاتر ئارەزووی ئەو شوێنانە دەکەن کە ئەو ناوچەی شاخاوی و شوێنی گەشتیاری زۆری لێ ئەمانە ناتوانین ئێمە بڵێن بە ڕێژەی لە سەداسەد کۆنتترۆلیان بکەین لە بەرەوانی ئەوانە لە دەرەوەی هەرێمەوە هاتوون و زۆر جاریش پابندی ڕێنماییەکان نابن و گوێ بە ڕێنماییەکان نادەن چونکی ئەم گروپانە کە دەشێن خۆیان ڕێبەری خۆیان لەگەڵە بەڵام ئەو ڕێبەرێک کە لەگەڵیتیان لەبەرەوەی خەرچی ناوچەکەی خۆمانیە و خەلکی هەرێمی کوردستانیە بەم شێوەیە بەم ئەندازەیە شارەزاییەکی تەواوی نییە ڕێبەرێکی خەڵکی ناوچەکانی خۆمانیان لەگەڵا بێ ئەمە یەکەم دووهەمی شت کە ئەمەوەکو ڕێنمایی بە هاوڵاتیانی بدەن ئەوەیە کە دروستە گەر خوا نەخواستە کەسێک ئازیزێکی ئەکەوێتە ناو ڕووداوێکی ئاوهاوە بێگومان پێش هەموو کەسێک پێشەوەی کە بیر بکاتەوە بە تیمەکانی فریاگوزاری بڵێ خۆی هەڵایەتە ناو ئاوەکەەوە لە کاتێکە تیمەکانی فریاگوزاری لەو ناوچانە بە شارەزاییەکی تەواوەوە بە دوای ئەو کەسەیە ئەگەڕێن تا چەند تووشی ئەو گرفتە بن کە لەمپەر بۆ تیمەکان دروستەکرێت بە کۆبوونەوەی خەڵک و هەروەها خەڵگەوێت بە شێوەیەکی خۆبەخشانە یارمەتی دەربێت. خۆی لە حاڵەتی خنکان لە ئاو وەکو ڕووداوەکانی ئاگر و ڕووداوەکانی ترنی ینی ئەو کەسێک کە دێ بۆ وەکو خۆبەخش کارت لەگەڵ بکە یاخود یارمەتی بدە بە تایبەتی بۆ ئێمە وەکو بەرگری شارستانی کەسانی دیاریکرا و مەلەزانن یان ئەوانەی کە ئامێری تایبەتی مەلەکردنیان لە ڕووی بەلەم و جول و بەرگەوە ئەمانە لێرەوە من دەستخۆشان لێ دەکەم بە تایبەتی لە سنووری جوگرافیای پارێزگای هەولێر و سنووری پارێزگای سلێمانی قەزای کوێ ئەمانە ئەم قەلکانەمان ئێزگار زۆر هەیە زۆر جار لە حاڵەتی نەدۆزینەوەی تەرمەکە یاخود چەند ڕۆژێک پێدەچی تاکو تەرمەکە دەدۆزرێتەوە یارمەتیمان دەدەن بەڵام من ڕێنماییم بە شێوەیەکی گشتی بۆ هاوڵاتیانە لە سەر تاسەری هەرێمی کوردستان کاتێککە دەچن بۆ گەشتکردن بۆ ناوچەکان و شوێنانەی بە تایبەتی ئاوی لێە بە تایبەتی دایکان ینی ئەرچی سەرشانیانە ئاگداری منداڵەکانیان من دوور نەکەونەوە لە خۆیان یاخود ئەو شوێنانەی کە تابلۆی ئاگدارکردنەوەی لێ بە هیچ شێوەیەک لەم شوێنە مەلە نەکەن باشترە هەر لەم شوێنە دانەبەزن کەم شوێنانی مەترسی لەسەرە کە تابلۆی قەدەغی لێدابدرێت تۆ باشترە لەم شوێنە دانەنیشی
زیاتر لەو شوێنانە بین کە قەرەباڵغە بۆ پێ دەڵم شوێنی قەرەباڵغ ئەو ناوچەیە لەبەرەوەی خەڵکی ناوچەکەی لێ خەڵکی مەلەزانی باشی لێیە ئەگەر حاڵەتێکی واژ ڕوو بدا ئەو کەسانی کە لەوێنە زوو بە فریان دەکەم من بە نمونە تەختەق زۆر حاڵەتەیەکە هاوڵاتێکی زۆر بە تایبەتی لە ئێستاوە تاکو وەرزێ گەرما تاوا بێت ڕوو لەم ناوچەیە دەکەن زۆرترین حاڵەتی ڕزگارکردن لەم شوێنە ڕوودەدا ینی سوپاسیان دەکەن ئەو خەڵکێ لە شوێنە خەلکی ناوچەکەن و مەلەزانن کە هاوڵاتیانی خۆمان بە تایبەتی لە سنووری پارێزگای هەولێر دەچن مەلە دەکەن ئاو دەیان بات و زوو بە فریان دەکەن و بە هەمان شێوە لە قەزای خەبات لە ڕۆژانی پشوو لە ڕۆژانی هەینی و شەممە تیمەکانی بەرگری شارستانی قەزای خەبات تیمەکانی ژێر ئاو ئەمانە بە بەردەوامی لەناو ئەم ئاوە دەسوڕێنەوە بە بەلەمەکانیان بۆ ئەوەی هەر حاڵەتێک ڕوو بدا بە زووترین کات بەهانایەوەم چون و نێهێڵن بخنچێ. بەڵێ ئێمە سپاس دەکەین مقدەم سەرکەوت کاڕەش بەڕێوەبەری ڕاگەاندنی بەرگری شارستانی هەرێمی کوردستان هیوای سەلامەتی بۆ هاوڵاتیان نەخوازیین لە گەشتەکان و دەستخۆشی لە ئێوە تیمەکانیشتانەکەین. سپاس بۆ ئێوەش سپاس بە هاوڵاتیانی بەرز.